شانۆی زەرکاو دیارە زیاتر لە 2 ساڵە بێکارەکرێت لەسەر شانۆگەری بەڵام لە پێشووترە لە کاتی نزیک بوونەوەی نمایش و ئامادەکاریەکانە ئەو ڤایرۆسی کۆرۆنا سەری هەڵاوە کەرەنتین سەرتاپای کوردستان و گیانیشی گرتەوە بۆیە ئەم کارە ڕایگیرە لە نمایش واتە نەگەیشتنە نمایش بەڵکو بەرەو ئامادەکردنی کۆتایی ئەڕۆشتن پاشان وازی لێ هێنرا و ماوەی 3 مانگێکە دەستیان کردوەوە بەکارکردن لە شانۆیەکەکە بە دەرهێنانی هونەرمەندی شانۆکاری دیار بەڕێزکا کامەران ڕەوفە هەواڵەکەش لە دەمی ئەکتەری دیاری نێوشانۆیەکە دیاری عومەرەوە وەرگیراوە و هەندێک لەو سانیاریانە ئێمەش ئیگەنین بە ئێوە بڕیارە بە نزیکانە نمایشی بکەن. بگومان کوردۆک کۆرۆنا و کەرەنتین ئەوە تەواوی بابەتە هونەریەکانی خۆ لەم پرۆژە و فیستیڤالە هونەریەکان و تەواوی کارە شانۆیەکان و زۆرێک لەو بابەتانی کە پێوەستن بە هونەرمەندانەوە بە شێوەیەکی گشتی ڕاگیراون ماوەی ئەوە نزیکەی ساڵ و نیوەیەک زیاترە و بەشێک لەو کاستانە هەمیشە هەوڵەیەن کە کارەکانیان بەردەوامی پێبن بەڵام لەبەر پاراستنی گیانی خەڵکی و ڕێنمایە تەندروستیەکان هەمیشە هەوڵەیەن کە لە کاتێکە نمایشەکان بە ئەنجام بگەێنن کە بتوانێت بینەرێکی زۆر لە نێو هۆڵ ئامادە بێ وا بڕیارە شانۆی زرکاو بەم زوانە نمایش بکرێت لە هۆڵی ڕۆشنبیری لە شاری سلێمانی شانۆیەکە لە نووسینی مەکسیم گۆرکێ و ئامادەکردن و دەرهێنانی کامەران ڕەوف و بە بەشداری چەند شانۆکارێکی دیاری سلێمانی وەک ئازاد سەوزە و پێشڕەو حسێن و دیاری عومەر و دیدار عومەر و گۆران نامیق و کەریم ساڵح و چەند ئەکتەرێکی تری بەتوانە. ئەم شانۆیە نزیکەی 2 ساڵە کاری لەسەرکرێت ساڵی پێشوو بۆی ڤایرۆسی کۆرۆناوە نەتوانرا نمایش بکرێت و ماوەی 3 مانگە دەستکراوەتەوە بەکارکردن تیایدا وا بڕیارە بەڕێکاری خۆپارێزیەوە بینەر بچنان نێو هۆڵی نمایشەوە شانۆیەکە بەگشتی باسی بێئومێدی مرۆڤایەتیەکات لە دەست دەسەڵاتداران و ژیان وەک زلکاوێکی لێ هاتووە بۆیان.